ئێوارەتان باش بینەرانی خۆشەویستی بادارم کامولاکتان تەندروستێکی باشتانە بێت ئێوارێکی ئارام و خۆشتانە بێت ئازیزانی ئێمە بە خۆشحاڵی ئەم ئێوارش با پرۆگرامێکی جوانەوە هاتوونەتە وڵاتان هیوادارم کاتەوای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت و تاکۆتاییش لەگەڵمانە بمێنەوە ئازیزانی ئێمە بۆی مەوارە میوانەکەم هەم فۆتۆگرافەرە هەم میوزیسیانە کە بۆ یەکەمین چارێکەمی پێشانگەی تایبەت بەخۆی کردەوە لە 11 کە ئەتوانی بڵین ئەم پێشانگا تایبەتە یەکێک لە جیاوازەکانی ئەو بوو کە هەموو ئەو فۆتۆیانەی کە لەم پێشانگایدا نمایش کرابوون پێشکەشی بە نەخۆشخانەی هیوای کردووە میوانەکەم کاک هاوکار ئەیوبیە کە فۆتۆگرافەر وەکو ئاماژەشم پێکرد کە میوزیسیانە کە ئاسف درامسە کاک هاوکار سڵاوت لێبێت باشتر بوویەوە زۆر خۆشحاڵم کامێوارە لەگەڵمان نابووی بۆی باز لەم پێشانگە تایبەتی تۆ بکەین و هەروە باز ئەزمموی کاری تۆ بکەین زۆر سپاس بوویەوە زۆر سپاس بۆ گەلی کوردستان سپاس بۆ میوانداریتان خۆشحاڵ بووین کاگاوکارۆک ئاماژەم پێکرد هەم میوزیسیان و هەروە هەم لە ئێستاشدا کە سەرقاڵی کاری فۆتۆگرافەری بەڵام بێگومان ماوەی چەند ساڵێکە پێما بە مای 500 ساڵاگەر هەڵە نەبم ئازف درامسی بۆ ماوەی 4 ساڵیشا دەستە کردووە بە کاری فۆتۆگرافەری دەستپێکردنی تۆ بە کاری فۆتۆگرافەری چۆن بوو پێشەی بێنە سەر پێشانگا تایبەتەکەت من هەستم بە کەسێک کرد بە بۆشاییە کرد لە هونەرە کە شتێک نییە کە شتەکان تۆمار بکات بۆیە من دەستەمایە وێنەگرتن بۆی کە ئەو وێنانی کە وێنەیەکرم خزمەتێک بێ بۆ وڵاتەکەم بۆ شارەکەم پێت وایە کە کارەکانی تۆ یاخۆت دەستپێکردنی تۆ بە کاری فۆتۆگرافەری جیاوازترە لە ئەو کەسانی کە کاری فۆتۆگرافەریەکەن ئێستا ئەزانی چۆن من ئەو یانتە بە بیر و ئایدیاکی جیاوازتر دەستەکردە بە کاری فۆتۆگرافەری بەتەکی چکە وێنەگرتن چاوە کاڵم چاو بە معنای ئەوەی کە چاوی من لەواتێ چاوێک بێت چاوی ئەو فۆتۆگرافارانی تر چاوێکی تر بێت من بە حکمی هوەرەکەم ینی ئەو ڕێگای بۆ خۆش کردوم کە جوانترین شتەکان ببینم و لە چاو فۆتۆگرافەکانی ترە بەعزە جار هەیە ئێمە زۆر ئەو نمونەمان هەیە کە لە قتێبمان گرتووە کەسەکە بەمنی وتێت بۆ لەو گۆشەیەوە تومە بابەجان لەم گۆشەیە جوانیەکەی دەرئەکەوێت لەم گۆشەیەکی جەنابیشتەوە لاواچە ئەو کاڵم چاو مەبەستم لەمێ ئەو لەو چای خۆیەوە ئەڕوانێت منش لە چای خۆمەوە ئەڕوانم بۆیە من فۆتۆم هەڵبژاردووە لە بەرەوەی ئەو شتە جوانانەی کە نابیندرێت من پیشانی بە زۆر باشە پایسە بێنە سەر باسکردن لە پێشانگا تایبەتە کا بێگومان تۆ پێشتر لە دوو پێشانگەی هاوبەشە بەشداریت کردووە بەڵام ئەمە یەکەمین پێشانگەی تایبەت بە خۆتە کە بە ناونیشانی سروشت و هیوا لە نمای فۆتۆگرافەرێکەوە ئەمە ناونیشانی پێشانگاکەتە و هەروە پێشکەشی کردووە بە ڕۆحی دایکیشت کە خوا لێی خۆش بێت ئیشەڵڵای جێی بەهەشتا بێت کاوەکو ئاماژەشم پێکرد کە ئەم پێشانگایە خۆتەم و تابلۆکانی ئەم پێشانگایە پێشکەشە کردووە بە نەخۆشخانەی هیوە بۆچی پێشکەشە کردووە بە ڕۆحی دایکی کۆچ کردوت بەداخۆ لەم بەرنمەیە مەم گرێنەتکایە من حەز ناکەم میوانەکانم بگرێنم بەڵام من دڵنیام کە چۆنەڵی مانایەکی تایبەتی یاخۆ چیرۆکی کاریگەر هەیە بەتاکی چیرۆکێکی لە پشتەوەیە من کە بڕیارە ما بۆ خەسخانی هیوای ئیش بکەم بە تایبەت ئەم پرۆژێم مەبەستێکم هەبوو کە چۆن ئەو خزمەتی دایکی منی کردووە هە بە هەموو کارمەندان بە هەموو خەسخانەکە کە خزمەتێکی دایکی منیان کردووە من نەمەزانی چۆن پاداشتی ئەو کارمەند و نەخۆشخانە و خەسخانە و دکتۆرانە بەمەوە کە چۆن خزمەتی دایکمیان کردووە بۆیە من بڕیارەمە سەردانێکی و نەخۆشخانەیە بکەم کە سەردانی و نەخۆشخانەیەم کرد بەدیم کرد کە شتێک هەیە تیای مەوجود نییە ئێمنش ئەوەی کە لە دەسەڵاتی خۆما بێت کە بەتوانای خۆم بێت وێنەگرتن بوو بۆ وێنەگرتنیشم هەڵبژارد وێنە ئەمێنێتەوە لەوێ ئەوێش هەمووی نەخۆشت پێویستی بەوەیە کە چاوی ئیسراحەت بکە کە مێشکی ئیسراحەت بکە شتێک ببینێت کە دەرۆنی ئارام کاتەوە هێمنی بکات زۆر ڕاستە منیش سروشتم هەڵبژارد سروشتی کوردستانم هەڵبژارد لەبەرەوەی کە سروشتی کوردستان هەتا سێریکەی چاو لێ تێر نابێت
پێگومان وایە کاتە لە پای ئەو خزمەتەی کە دکتۆرە بەڕێزەکان و هەموو ئەو کارمەندانی کە لە نەخۆشخانەیە خزمەت بە نەخۆشەکانی ئێماکەن ئێوە ئەمەت کردووە بۆ نەخۆشخانەی هیوە و هەروە بۆ نەخۆشەکانی جارێکی کە خۆت وتت کە ئەوانیش پێویستیان بە کارێکی هوەریە کە لە نەخۆشخانەکە بوونی هەبێت کە تاکو ئێستا بوونی نەبووە تۆ هەست بۆ بەرپرسیارەتە کردووە و هەروە ئەم کارت گرتوێتە ئەستا هەروەڵام من تا بکرێت خزمەتی و خەسخانەیەکەم نەگە و خەسخانێ هەموو خەسخانەکانی کوردستان بەبێ جیاوازی بەس ئەو خەسخانەیە بە تایبەتی لەبەرەوەی کە خزمەتی دایکمی کردو هیوادارین کە هیوای سەلامەتی بۆ هەموو نەخۆشەکانی ئەو نەخۆشخانەیە خوازین هیوادارین کە ڕۆژ بە ڕۆژتان دروستیان بەرەو باشتر بچێت و هەروە ئەو نەخۆشخانەی بەجێ بێڵن و دەستخۆشیشمان بە تەواوی دکتۆر و کارمەندانی ئەو نەخۆشخانە ئازیز و خۆشەویستە کە بێماندوو بوون شەو ڕۆژکارەکان کاگاوکار ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەم پێشانگەیە لە 11 بوو لە باخچەی سەرای سلێمانی لەوێ ئامادەبوونی خەڵک یاخود پێشوازیکردن بۆ ئەم پێشانگای تۆ چۆنی بوو کە لە شوێنێکی گشتیا تۆ کارەکانت نمایش کردبوو سپاس بەخوای گەورە بەم وەزعی کە خۆمانتیاین کە کۆرۆنایە بەری ئێمە گرتووە سپاس بەخوا خەڵکێکی باش هات مەبەستێکم ئەوەش بوو کە سەرای سلێمانیم هەڵبژاردووە یەکەم کراوەیە دووهەم ناوجەرگەی شارە سێهەم هەر کەسێک لێەوە بڕوات لە گەورەوە تا بچووک ئەتوانێت سەردانێک بکە بۆ ماوەی 5 دقم مێشکی خۆی ئارام کاتەوە لەبەر ئەوە من سەرای سلێمانیم هەڵبژارد زۆر زەحمەتیشم چەشت بۆ ئەوەی کە تا سەرام دەستکەوت خەڵک باش ئامادە بۆ یاخود پێشوازیان کرد لەم زۆر ینی بەو ڕێژەیە کە نەخۆشی کۆرۆنا بڵاوە سپاس بەخوای گەورە باشترین و چاکترین و جوانترین شتمان پێشکەشی خەڵک کردووە کە ئامادە بوون لەوێ بۆ لانی کەمەوە 1000 بۆ 800 بۆ 1000 کەس بەشدار بووە من بەلانی کەمەوە ئەڵێم ینی 100% دقیق پێم نێ ڕۆژ بەردەوام بوو یەک ڕۆژ بوو یەک ڕۆژ ئاماژە بۆ کرد کە زۆر زەحمەتیت چەشتووە بۆ کە تا سەرای سەلێمانی و دەستکەوتووە زەحمەتی مەبەستم لەوە بوو نەک بە زەحمەت بەسەرا ینی زەحمەتیم بە هەموویەوە چێشتووە لەم کام پرۆژەکە بە هەمووی بەڕاستی هیلاک بوون زۆر زەحمەت ماوەی ساڵێکە لە ماوەی کەرەنتی نەشابێت چۆنمە زانیاریەوەکە کردوێت ئەی پێشترێمە پێش پرۆگرام ئەمە زانیاری لە تۆ وەرگرم و دوایی پێت یەفرۆشمەوە زۆر سپاس دەکەم بەڵێ من زەحمەتی ساڵێکم پێچەشتووە پرۆژێ ئەم ڕۆژێش کە ساڵێکی پێچۆ 6 مانگ بۆ 8 مانگی خەڵک کەرەنتینە بووە اینجا زەحمەتی بۆ شوێنەکانیش چەشتووە بۆ شوێنانی کە بەرز بوون بۆ شوێنانی کە زۆر زەحمەتیم چەشتووە هەندێک لە فۆتۆکانی لە ماوەی کەرەنتینەدا تۆ هاتوویتە دەرەوە و هەروەها بێگومانەوەش دیسان مەترسی بۆ لەسەر ژیانی تۆ لەو کاتەیە بەڵام مەبەستی تۆ بووە کە پرۆژەکە تەواو بکەیت خۆشەویستی تۆ بۆ کارەکە دوای لێ کردووە کە بەردەوام بی لەو ماوەیەشە و هەندێک لە فۆتۆکان لەو ماوەیە گیراوە ئەروەڵی لەو کاتەیە گیراوە وتمان لە خۆی گشتی 25 تابلۆ بووە بەڵێ 25 تابلۆ بەڵام ژمارەکە زۆر لەوە زیاتر بووە کە لە مامەم هەیە ئەگەر خوای گەورە تەمەن باقی بێت ئیشەڵا ئەوانەی تریش ئەبینن چکە من 25ەکەش بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی 25 بۆ دیاری کردوم خۆی ئێمە بەرنامەمان هەبوو یەکەم پرۆژە بە یەکەم قۆناغ 50 دانە بێ 50 دانە بەم بە دوو قیاسەکانی قیاسی جیاوازن بە سێ قیاسە گەورە وەسەط بچوو بۆ ئەم سێ قیاسەش لەبەر بەعزە شوێن هەبوو لە خەسخانەی هیوایە پێویستی بە گەورە بوو بەعزە شوێن هەیە پێویستی بە بچووکە لەبەر ئەوە ئێمە ئەم سێ قیاسە وەکو لێرە ژبینی کە هەندێک لە بڵێن فۆتۆکان تابلۆکان لێرە دانراون لە ستۆدیۆ بە قەبارەی جیاوازە وەکو خۆت وتت قەبارەی گەورە بچووکیش ئەمەیان وەسەتە بەزانم ئەوانەی کە لەولان بچووکەکان زۆر باشە کاگاوکار بەردەوامە بین لە گفتوگۆکانمان ئێستا پێمان خۆشە لەگەڵ بینێرانە راپۆرتی ببینین دەربارەی ئەو پێشانگا تایبەتیتەوە دواتر ئەگەڕێنەوە بە گفتوگۆکارمان فەرمون. بادروشمی سروشت و هیوە لە نمای فۆتۆگرافەرێکەوە لە نێوباخی سەرای سلێمانی پێشەنگایەکی تایبەتی فۆتۆگرافی بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی کرایەوە. هاوکار ئەیوب ئەو خاوەنی فۆتۆکانە و بڕیاری داوە دوای نمایشکردنی لە نێو پێشەنگاکەدا
25 وێنە ئەبەخشێتە نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی. ئەمڕۆ کردنەی پێشانگایکی فۆتۆگرافەری بۆ هاوڕێی خۆشەویستم کاکاوکار کە تابلۆکان بە کامێرە جوانەکەی خۆی چرکاون خۆی لە 25 تابلو ئەگرێت لە کللتوری سەرای شاری سلێمانی ئفتیتاحەکەی ئەکرێتەوانێت یەک ڕۆژ ئەخایەنێت پێشانگاکەواتە بەس ئەمڕۆیە تابلۆکان جۆرا جۆرن پاییزیە بەهاری تایە تابلی میوەهاتی تایە تابلوی باخچەکانی سلێمانی تایە کە بە کامێرەکەی خۆی هەمی چرکاون 25 تابلۆیە تابلۆکان هەمیان نایابن. ئەوەی جێگەی باسە ئەوەیە هاوکار ئەیوب لەدایک بووی ساڵی 1970 شاری سلێمانی و ماوەی 5 ساڵە کاری فۆتۆگرافی دەکات و خۆبەخشانە کاری بۆ چەندین ڕێکخراو کردووە. وەک خۆی دەڵێت دەیەوێت بە پێشکەشکردنی ئەم وێنانە بە نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی ئاسوودەی و هیوا بداتە نەخۆشەکان. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ خۆشەویستان لەگەڵ میوانەکەم کاکاوکار ئەیوب بەردەوام بین لە گفتوگۆکانمان بۆ قسەکردن دەربارەی ئەو پێشانگای تایبەتەی کاکاوکار لە 3/11 کردەوە لە باخچەی سەرای سلێمانی. کاکاوکار گفتوگۆمان کرد دەربارەی پێشانگاکە و هەروەها خۆی عادەتەن کە کاتێک پێشانگا ئەکرێتەوە بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەردەوام ئەبێت بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک بینەری کارەکان بەدا خۆت بێتە ناو پێشانگاکەوە. بەڵام وەکو خۆت ئاماژەپێکەری تۆ 1 ڕۆژ بوو. ئەنجا ئێستا ئەوم بیرکەوتەوە ویستمە پرسم بۆ یعنی تۆ تەنها 1 ڕۆژان پێشانگایە بەردەوام بوو. یەکشە زۆ گرنگە لە ئێستاە تەندروستی تاکە. منیش بیرم لەوە کردەوە ئەگەر 2-3 ڕۆژ بێت خەڵک هیلاکە بێ یان خەڵک نایەت بۆ ئیشەکە لەبەرەوەی کە کۆرۆنا هەیە لەبەرەوەتم با 1 ڕۆژ بێ و کەم و بخۆت بێ. کاتە تۆ تەنها لەلایانی تەندروستی و بیرە لەوە کردەوە؟ تەندروستیەکە لە پێش هەموو شتێکەوەی قەیچە کە بایشەکەی من 1 ڕۆژ بێت بەزەوەی هەیە تەندروستیەکەی باشتر بێت لەبەرەوەی کە قەیچەکە بە هەرمان تەندروستی یەکتر بپارێزی. بێگومان وایە. کاگاوکار پێم خۆشە قسە لەسەر کوالەتی تابلۆکان بکەین و هەروە کێ هاوکارت بووە لەکردنەوەی ئەم پێشانگا و هەروەها بێگومان لە هەموو تابلۆکانیش بە شوێکی گشتی. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی بە دەرەجەیەک هاوکارم بوو کە لە تێچووی تەبعکردنی وێنەکانی گرتە ئەستۆ بەڕاستی من زۆر سپاسیانەکەم زۆر هاوکارم بوون بەڕاستی ئەوانیش نەبووە من نەمەتوانیم پرۆژێ ئەوە بەڕاستی سەردەستیان خۆش بێت سپاسی ئێوەشەکەم. کوالەتێکی زۆر جوانی هەیە من زۆر بەڕاستی بۆکو چاوی خۆم ئیتر ئێوەژە بێ زیاتر ئەو بڕیارە بن لەبەری ئێوە زیاتر ئەبیندرێ من لە کوالەتیا کۆلەتێکی زۆر باشم بەکاریاناوە بۆ ئەوەی لە کە دای بنێم لەو خەسخانەیە بۆ 10 ساڵ بەرەو سەرەوە بێت نەک تەنها بۆ ماوەیە کردەوە کە ماوەیەکی زیاتر بڕیارمان نا لەگەڵ کەسی کە دانیشتین لەگەڵی کە بۆی تەبعکردەوتم ئەمێ بە کوالێتێکی زۆر بەرز بێ بۆی کە زۆرترین ساڵ بمێنێتەوە بۆ ئەوەی هیچی لێنێت لەوە بڕیارمانە کە بە کوالەتی بەرز تابلۆکانیش ئەبینین هەمویان کە تایبەتە بە سروشت وەکو کاگاوکار خۆیوتی کە ئەم پێشکەش بە نەخۆشخانە هیواکە بۆیە ئاویستمە پرسیارشکەم کاگاوکار ئەمە لەسەر خواستی خۆت تۆ سروشتت هەڵبژاردووە یاخود ئەمە داواکاری نەخۆشخانەکە خۆت کارمەندان و دکتۆرانی ئەو نەخۆشخانە بوون بۆ ئەوەی کە شتێکی تایبەت بە نەخۆشخانەکە و دەرونی نەخۆشەکان ئارام کاتەوە. ئێمە من لەگەڵ بەڕێوەبەری خەسخانی هیوایە دانیشتم پێش پرۆژەکە وتم من ئەمەوێ خزمەتێکی ئەم خەسخانەیە بکەم وتی ئەمانەوێت وێنەکان سروشتی بێ منیش بیرم لە سروشت کردەوە ئایا سروشت بە چی شێوازێک کە خزمەتی ئەو خەسخانەیە بکەین. دکتۆر دۆستی کە ئێستا بەڕێوەبەری خەسخانەی هیوان نەماوە کەسێکی کە لەوەیە وتی ئەو کاتە کە ئێمە بۆ پێشتر ئاماژەمان پێیا کە بۆ ساڵێکە ئەم پرۆژێ لەبەرەوەی لەمە ئەم ساڵێتەوە گۆڕانکاری لە پۆستەکەی کراوە ئێمە قسەمان لەگەڵەوە کرد لە بۆیە سروشتیشمان هەڵ بۆی مشکی
ئەو نەخۆشە ئارام بێتەوە ئەگەر شتێکی تر بێری بۆ ئەوێ بڕوا ناکەم ینی ئەوێ پێویستی بە سروش لە سروشی جوانی کوردستانە تابلۆکان بڵی فۆتۆکان گیراوە هەمووی سنووری سلێمانی بە تایبەتی چونکە بۆ سنووری سلێمانی جۆرێک سەوزایی تایە جیاوازە لە ناوچەکانی کە بەس لەبەرەوە حەزم لەوەی هەمووی لە سنووری سلێمانی و هەڵەبجەیەوە بە چکە بۆی هەڵەبجاگەهین نەبێت با هەڵەبجە لێمان عاجز نەبێت چکاوە هەنارەکەی هەڵەبجێت لەبەرەوە لە سنووری سلێمانی و هەڵەبجەیە تۆمار کراوە باشە ئەیکەی بەتەمایت یاخود لە مەراسیمێکی تایبەتە ئەم تابلۆیانە پێشکەش بە نەخۆشخانەی هیواکەیت بەتەمای چی قەدەری ئیلاهی نەبێت ئیشەڵا لە کەمترین کاتە حەزەکەم لەوێ دابدرێ لە کەمترین کاتە حەزەکەم کاتەکەی دیاری نەکراوە ئەگەر بە من بێ بنێ لێسەوە بیبم بەس ضرورە بۆ کاتانەی کە چاپێکەوتنەکەی وێنەکانت مەوجود بێت لەبەرەوەی کە هەم بۆ جوانی هەم بۆەوەی کە خەڵکی شتێ بگا ئەم ئیشە بەزەحمان جێگەی شانازی ژەبێ بۆ تۆ من نساوە هەریەکی بۆ خۆی بە مناڵێکی خۆم ێزانم چونکە خۆشحاڵە بم کە ئاوا بینم کارەکانی تۆ لە نەخۆشخانەدا بندرێت هەموو خەڵک ببینێت و نەخۆشەکان و ئەمەش بۆ خۆی یانی جێی شانازیە بۆ کاڵێ ئەمە کارەکەی منە لەو نەخۆشخانەیەدادرا بەتەکیت من بۆیە سەر لەو گۆشم لیاوە لە هەرێکێکیان بۆ ئەوەی کە هەر کەسێک کە چوە ئەوێ منیش نەناسێت بزانێت کە هاوکار ئەمیشەی کردو دەستخۆش بە کاگاوکەرگیان ئەگەڕێمەوە لەگەڵ تا بەردەوام دەبم بەڵێ بینەرانی خۆشەویست دەچینە لای راپۆرتێک عەبدوڵڵا ڕابەر بە ناونیشانی سەمای مەرگی ئێوارەیەک نوێترین کتێبی شاری خۆی بڵاو کردەوە. سەمای مەرگی ئێوارەیەک ناونیشانی نوێترین بەرهەمی شعری عەبدوڵڵا ڕابەرە کە وەک خۆی دەڵێت گوزارشتە لەو شەوانەی لە نێو زیندانەکانی ڕژێمی بەعزدا چاوەڕی مەرگ بوون و چەندین جار لەژێر ئەشکەنجەی جەلادەکاندا تا لێواری مەرگ ڕۆشتون. پێک دێت لە چەندین شعری ڕۆمانسی و لە ئێوارە کۆڕێکدا لە نێو کازیوەی سەرا لە شاری سلێمانی پێشکەشی ئامادەبوان کرا. پێشێکی کتێبەکە سەمای مەرجی ئێوارەیەک پیرۆستترین و بەنرخترین سەردێڕی کتێبەکەمە. کاتێک لە ئەمنی سوور زیندانی بووین بە ڕۆژە خەوتین بە شەو سەمای مەرەکمان بوو چونکە جەلادەکانی حەزبی بەعز بە شەو تاقیقیان لێ ئەکردین و ئەشکەنجیانەوێن. کتێبەکە لەوە سەرچاوی کردووە سەمای مەرجی ئێوارەیەک یعنی هەموو شوێک معارض بین بۆ مردن مەرگ بەسەر سەرمانە سەمایە کرد. تێکستانی کە لەم بەرهەمەتە هەیە لەم کتێبەیە هی ئەو کاتە کە نووسی تا کاتی زمانی ڕژێمی بەعز نووسراون یاخود تێکستی تازەشی تایە. کتێبەکە هاوبەشە تێکسەکان هاوبەشە شعری نەتەوەی تایە شعری هەجووی تایە شعری عاشقانە و خۆشەویستیشی تایە. کتێبە بۆ لە ئێستا و لەم مەراسیمەیە ینی وەگەزین ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم سێکتەرەکانی بەخستە بوو ئەمە کاریگەری نەبوو لەسەر بڵاوکردنەوەی بەهرەمەکەی تۆ تەوعەیەک بۆ خەڵق تەشجیعێک بۆ خەڵق تەنیا کۆرۆنا زاڵمە بێ بەسەرمانە پێویستە خەڵق زاڵ بێ بەسەر هەموو نەخۆشیەکان و بەسەر ئەو زۆرفەشە کە ئەمڕۆ خەڵقی تایە. ئێمە کە بەرهەمێک پێشکەش بە خەڵقەکەین بۆ ئەوە پێشکەشێکین کە خەڵق وەرەی بەرز بێتەوە نەک وەرەی خەڵق بڕۆخێنن وەکو دکتۆرێک فەرمووی هەموو ماڵێکە بێ مەرجێکی تیا بێ نەخێر بێمە ئەڵێن هەموو ماڵێکە بێ خۆشی تیا بێ و خۆشیش پێویستە بۆ هەموو ماڵەکان. ئێمە وەکو خەڵقێکانێکی خۆبەخش وەکو سەربازێکی ونی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات ئامادەین بۆ خۆبەخشین بۆ خۆشبەختی بۆ خەڵقی کورد بووە بۆ مناڵانی شەهید و کەمەندان و هاوڕێیانی سەنگەرمان. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ کاکاوکارە
کاگاکەر ئەمێ ئەو پرسیارە ئاڕاستی تۆ بکەم کە ئەم کاری تۆ ینی نمونەیەکی جوانە کە هەموو کارەکانە هەموو تابلۆکانە کە 25 تابلۆیە لە نەخۆشخانە هیوادادرێت بەڵام وەکو ڕابوو چوونی تۆ تا چەند گرنگەکە لە دامەزراوە حکومەکانی کە یاخود لە هەموو نەخۆشخانەکانە لە هەموو فەرمانگەکانە کاری هوەری هەبێت کاری هوەری کوردی هەبێت بەدەستی فۆتۆگرافەرەکان یاخود بەدەستی شێوەکارەکان ئەو تابلۆیانە ببینین ئەو شوێنانە تا چەند گرنگە بوو تۆ کاتێک و هاوڵاتیەکی سەردانی بۆ نمونە دایرێکی حکومەکەیت زۆر زەرورە بەڕای من ئەگەر بە من بێت هەموو سلێمانیەکەم بە فۆتۆی خۆم کە ئاڵم بە خۆم شەرت نییە هەر وێنێ من خۆم بێ هاوڕێم هەیە وێنی یاوە پێم ئەڵێ کاکەت بە حەز ناکەم بە نای منەوە بڵاو بێتەوە بە نای تۆ بڵێ من تومە بە وێنەی جەنابێت بە ناوی جەنابتەوە زۆر جوانترە لەوەی کە بە نای منەوە بڵاو بێتەوە وێنەی کابراشەوە کە کابرا زەحمەتی پێچەشتووە ینی بۆ هەر وێنەیەک زەحمەتە چێشی ینی بە گاڵتە ئەم وێنەیە دروست نابێت چونکە وێنە گرنگە بەڕاستی چونکە کوردیش تۆزە فەقیرە لە وێنەیە ئەمانەیە ئێستا بۆ خۆم حەز ئەەکەم هەموو توانای خۆم هەموو جەستەی خۆم ببەخشمە ئەوەی کە کورت دەوڵەمەند کەم لە وێنێ و پێت وایە بەتایبەت لە هوەری فۆتۆگرافی ینی پێویستمان بەداهێنانی زیاتر و بە هەوڵی زیاتر هەیە ینی ئەبینین ئێستاکە فۆتۆگرافەری زۆر هەیە بە ژمارە ینی ماشەڵەیان لێبێ کە زۆرن لە ئێستاە بەڵام ئەوەی کە بەجددی دەزایەتە ئەم کارە و یاخود مەبەستێتی کە خزمەتێک لە ڕێگەی کارێکەوە بیگەێنێ بە کۆمەڵگە بەڕای من کوردیانە بێت کوردیانە نانی چاو لە کەسی ئەوروپی و ئەوانە مەکە چاوی خۆت شتی خۆت توانای خۆت دەرخە ینی بۆ ئینگلیزیەتە وڵاتەوە خزمەت دەکرێ بۆ کوردێک خزمەت نەکرێ ینی ئەمە زۆر زۆر ئەساسە من فۆتۆگراف بووم لە شوێنێکە من نمونەیەکە حەزەکەم بۆ باسکەم لەبەرەوەی کە بزانی قەدری کورد چۆنە وێنەی منیان درا بۆ و کەسە بۆ و شخصە وتی ئەم وێنەیە کوێ ینی تەنانە شوێنەکەشی نەئەزانی بۆ نمونە ئەو تونی بابایە کە لای تەلەڤیزیۆنەکە دانراوە لە ناو پێشەنگاکەمە کەسەکە هاوبەلام هاوبەلام وتی ئەوە ئەوروپایەوتم نەخێرەوە ئەوروپانی کوردستانە وتی ناوە ئەوروپایان کاری زۆر مناقەشێکی زۆر کردوتم باش تۆناڵی ئەوروپای کوێی ئەوروپایە وتی کاکە من نەزانم ئەو ئەوروپایەوتم نە ئەوروپا نییە ئەمە کوردستانە تونی بابە لە دەربەنی خان کاتە ئێمە زۆر لۆکیشنی جیاواز و جوانیشمان هەیە بۆ کاری فۆتۆگرافەری وانە کاگاوکار کە فۆتۆگرافەرەکان ئەترۆ کەتۆ سەر چاو و هەروە سەلیقەی ئەو فۆتۆگرافەرە کا لۆکیشنەکان کوێیەکە دیارەکان زۆر ڕاستە ئەبێ ئێمە و کارێکی وا بکەین ئەگەر وەکو من فۆتۆگراف بم ئەبێشتە جوانەکانی کوردستان پیشانی ئەوروپای بەم پیشانی کوردی خۆمان بەم بۆی کە چووە ئەو شوێنە خزمەتی ئەو شوێنە بکە باشە کەواتە پلانی داهاتی تۆ چییە خود بەتایبەت لە هوەری فۆتۆگرافەریە خود بە تەمای چیت ئینشاڵڵا گەرخوای گەورە تەمەەن باقی بێت ئینشاڵڵا بەرنامەم هەیە کۆتایی ئەمانە چکە 25 دانی ماوە ئەگەر توانام هەبێ و مادی ڕێم پێ بە 25 دانی تری سپۆنسەڕش دەبێت و بە هەمان شێوە سپۆنسەری منکەن من ئامادەم 25 وێنەی تریش بە هەمان شێوە خزمەتی خەسخانی هیواک هەر پێشکەشی بکەی بە نەخۆشخانە هیوا هیوا زۆر گرنگە لە لای من بە حکمیەوەی کە جەنابەت باست کرد لەبەرەوەی کە ڕۆحێک لەوێ دایکی ئازیزت لەو نەخۆشخانە بەدڵنیەوە ئەو ببوورە ئەو نینە سرێسەم هەبوو خۆڕکەم پڕە لە گریان نەگری بەخۆ منی شەکری مەدواتە کە باسی دایکەکەی من دایک زۆر شیرینەوە هەروەها زۆر تایبەتە لە ژیانی هەرەمومانە زۆر قەتیشەوە ئازارە بیر ناچێتەوە ئیشەڵڵا کە ڕۆحی شادە بێت و جێی بەهەشتە بێت سپاسانەکەم چاو باشە کاگاوکار ئەمە بپرسم کە وەکو ئاماژە پێکرد بەدەر لە کاری فۆتۆگرافەری تۆ ئازفیشیت ئازفی درامسی لە ئێستای هەردووکیانەکەی دیاخود زیاتر هاتووی بەلای فۆتۆگرافەرێکەوە ئەگەر لێت نەشارمەوە زیاتر هاتوون بۆ لای فۆتۆگرافیەکە بە حکمی ئەم پرۆژە زۆر گرنگە لەلام بەنزیکەی ساڵێ بۆ 6 مانگی ئێمە هەوڵ تێکۆشان و گەڕان و ینی بەڕاستی کاتت زۆر کەمە بۆ درامس با پیا و ڕاستی بڵێ
ئیشەڵا مقەدەرێکی ئیلاهی نەبێت ئەوش دەست پێەکەینەوە بە گڕۆتینیەک شەو بە شتێکی جوانتر و باشتر و واتە بۆ ئەوەشیان پلانە هەیە بەدڵنیاییەوە بەڵێ موزیسیانە پلانە هەیە بۆ بەدڵنیایە دایمەن پلانت هەبێ لەبەرەوەی کە ئەویش حەق خۆیەتی کە حەقی بیتێ پێم وابێ خاوەنی دوو کلیپی تایبەت بەخۆتی بەڵێ لە دوو کلیپی هونەرماندانە بەڵێ باشدار بوویت بەڵێ بەدرامس بەڵێ زۆر باشە منی وای سەرکەوتنە بۆ خوازم کاکاوکارگیان لە هەردووکە هەم لە فۆتۆگرافەرەکەش هەروە هەم لە کاری موزیکیشام و هیوادارم لە پێشانگای داهاتووترا بوو بینینەوە هەروە جارێکی کە بانگەشتی بەرنامە بکەین بێگومان بۆ کاری موزیکەکەش هیوادارین کە کاری جوانتر بکەیت هیچ ماوە لە کۆتاییە کاکاوکارگیانەکە باسمانە کرد بە سپاسی ئێوە بکەم سپاسی وەزارەتی ڕۆشنبیری بکەم سپاسی و کەسانە بکەم کە هاوکاریان کردوم سپاسی خێزانەکەم بکەم سپاسی هەموو هاوڕێیان و دۆستان و خۆشەویستان کە زۆر هیلاک بوون بەم پرۆژەوە ئەمەش سپاسی هەموو لایەکەکەین کە هاوکاری تۆ بوون و هەروە دووبارە سپاس بۆ تۆش کامێوارە لەگەڵ ئێوەش بە تایبەتی چونکە ئێوەش ماندوو بوون لەگەڵ من ئەرکی سەرشانوانە زۆر خۆشحاڵم بەخێر سەر چاوانمان بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەش کرا هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی هەموو لایەکتان ببێت بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ